ئەمڕۆ من لە یەکێک لە دوکانەکانی ترشات فرۆشیم لە شاری سلێمانی کە دەستەوارەیەکی تایبەت بەخوایان هەیە لە دروستکردنی ترشات و تامە جیاوازەکاندا. ئیتر ترشات بە سرکە بێ، سرکەی ترێ بێ، خورما بێ، هیسیە و بێ، ئەوەی کە منی بێنەم ئیتر بە چەوەنەر بێ، بە زۆر بواری تر ترشات لێرە هەیە هەر تەماشایانەکەی یا حەزەکە بیان خوا. دەمم ئاوی کردەوە نە باسی ترشاتم کرد. اینجا بۆ نمونە زەیتونی ڕەنگا و ڕنگ، ترشاتی زرد، جوانکاریکی تەواو هەیە لەم ترشاتانە. چاو گرنگە بۆ ئەوەی کە ئێمە بڕیار بین لەوەی کە چۆن ترشاتێکی باش لە ترشاتێکی ناخۆماڵی، ینی ئەوانی کە بە ڕنگ و دەرمان ڕنگ دەکرێن جا بکەین. ئەم ڕەباسی ئەم تەکنیکاناکەین و هۆشیاری شەدەین بێەوە کە ئێوە لە کاتی کڕنی ترشاتدا دەبێت ڕچاوی چی بکەن. بەمە بەستە کاکتوانە محەممەدم لەگەڵدایە کە بۆ خۆی هەم سەرقاڵی ئەم پیشەیەشەوە هەم خۆشببختانە ئەندازیاری کشت و کاڵیشەوەتە لە بوارەزانی سێکەشەوەتان نەخسێ لە سەرکە. کاکتوانە سڵاو لێ بێم کاتت باش. ئێوەش بەخێر بێنیا خواستە چاوم. کاکتوانە با یەکسەر لەوە دەست پێ بکەم. چۆن ترشاتی باش لە ترشاتی خراپ چا بکەین؟ بەڵێ ترشات جۆری زۆرە بەدڵنیایەوە. ئێمە لێرە ئێمە لێرە جۆرەها ترشاتمان هەیە، ترشاتمان هەیە ترشاتی سوور و زەرد، ئەمە کە جۆرە ئاسایەکەیەتی. بەڵێ ترشاتمان هەیە کە خۆماڵی و سرکەی ترێ لە سەیاسە کە سروشتیە، ئەمە تەنها بە سرکەی ترێ دروستەکە. ڕەنگەی دیارە کە ڕەنگی مۆرە سرکەی ترێ، سرکەیەکی سروشتیە، خۆمان ئامادەیەکی خۆمان ئەیپاڵێوین. بەڵێ ئەم جۆرە ڕەنگە سوورە، ئەم ڕەنگەیان کە ڕەنگەی مۆرترە جیاوازتر لە ڕەنگەکەی تر کە سرکەیەکی تەبیعی و جاکرێتەوە بە ئاسایی لە ترشات ئاساییەکە. ئەم زرد باوەیان قاوەیە سەوزە وڵای نازە. ئەمە ترشاتێکی جیاواز، ئەمە تازە دروستمان کرد. ئەم ترشاتە بە گیراوەی تەمەرەن دروستمان کردووە کە تامێکی جیاوازی هەیە. بەڵێ ترشاتی ئەم ترشاتشمان بەم دوایانە دروست کردو. ئەمە ترشاتێکە بە ئاوی هەنا دروستکراوە کە تامەکەی زۆر جیاوازە لە ترشاتەکانی تر. ئەمەی کەیسە ئەیبینن ئەمە بە ئاوی هەنار دروستکراوەواتە تامەکەشی ترشە. ترشە بەس تشەکەی زۆر احتیادی، ینی زۆر ترژ نییە. ئاساییە قەرنابیتەکەی بۆ قەرنابیت پێگا لە ناو ترشاتەیان پێگا خۆی قەرنابیت خۆی بەڵێ بەکە بەڵ کەرەسەکان خۆی سوێرەکرێت، بەڵام قەرنابیت نابێت زۆر سوێرکە ڕۆژانە سوێریەکەین و بەکارێنی لەگەڵیا. جۆرەکانی تریشمان هەیە، ئەمەشمان هەیە، ئەمە ترشاتی شاهانەیە، ئەمە هەر هەمان بۆ گیرا. ینی چی ترشاتی شاهانە؟ ئەمە ڕەنگەکەشی زۆر سەیرە. بەڵێ ئەمە گیراوەکەی لە کەچە و ئەمە پێگاتوە. بەڵێ ئەمەیان چیە؟ ئەم ترشاتی خۆماڵیە، بەس بە کەرەسەکانی بە شێوەیەک ترجنراوە. هەمان ترشاتەکەی ترێکە باسمان کرد، بەڵام کەرەسەکانی بە شێوازێکی ورترجنراوە. بۆچی ئەم ڕەنگی سوورە لەگەڵ ئەم ڕەنگی سوورە کەمێک جیاوازی هەیە؟ هۆکارەکەی چییە؟ کەرەسەکانی زیاتر سوێر کراوە ماوەتەوە. بەڵێ ئەمە ڕاستەخۆ ڕۆژانە کە دروستیەکە کەرەسەکانی زۆر سوێر ناکرێت و ماڵان چۆن دروستیەکەن بەکارێنی. ئەمە چی ئەم هاڕاوە ئەمە هاڕێ؟ بەڵێ ئەم ترشاتە ناهاڕێ، ئەمە تەنها بە چەقۆ وردیەکەن هەمان کەرەسەی ترشاتی زەردی هەیە، بەڵام وردیەکەن زیاتر بۆ لەفەکان بەکارێت زۆر تامێکی جیاوازیە. کەوتکیش خۆشە یەکسەری خۆی ئەکید بەڵێ هەروەڵا. ئەمەوت تەمەر هەندێکەوە عفو ئەمەیان ترشاتێکی تر، ئەمەیان ترشاتی سرکەی خورمایە، شتێکی جیاواز و تامێکی زۆر خۆشی ئەمیان. ئەم زەیتونانە ڕەنگا و ڕەنگی زەیتونەکان و تێکەڵکردنیان تامەکی تێک نایە یان نەخێر ئاوا بەم جۆرە کەسانێکن حەز دەکەن ئاوا بە مشەکەلی و تێکەڵ بیان. بەڵێ ئەمە داواکاری خەڵکە. پێشتر ئێمە زەیتونمان تێکەڵاو ناکەن، خەڵگا و نی کیلۆ زەیتون بەرێ با تێکەڵاو بێ لە هەموو ڕەنگەکان. بۆیە بیرمان لێ کردو کە ئێمە شێوازێک ئامادەکەین کە ئامادە بێ بۆ کڕیارەکانمان، بۆیە بیرمان کردو ئەم جۆرە زەیتونانە تێکەڵاوکەین کە تامەکانیان ناگۆڕێ بگرە خۆشتری شەوێت. لەوانەیە بۆ منە ئەم زەیتونە زەردە تامی زەیتونە ڕەشەکە وەرگێ، ڕەشەکە هی ڕەنگێکی تر وەرگێت. سوورە چیە ئەم شتە؟ ئەمان بیبەرەکە بەڵێ بە شێوەی تەماتەیە، بیبەرێکی زۆر یان زەیتون نەیخۆیتون بێت. نازۆر تون نییە بۆیە تێکەڵاومان کردەوە. ئێستا هاوڵاتێک یێتە لاتان ئەوێت ترشات بکڕێ. ترشات هەموو جۆرەکانی خۆشە، ئیتر بە هەر بوارێکیان بێت، بەڵام حەز جیاوازە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر. چۆن بزانین ترشاتێکی باشە و ئەم ڕەنگەی کە ئەم کەوچکاتوانم خەماوە کۆچکەوە باشە؟ بۆ نمونە ئەگەر هاوکارانم یارمەتیم بن کە کاک دلێر لەگەڵ کاک بەرزان ئەمەی کە لە بەردەسمایە، ئەمە ئاوی ئەم ترشاتەیە کە مەیلە و قاوەیە باشە؟ ئەتوانن بیکەمەدانێکی ترەوە یان ناتوان؟ باش ئەمەش سێ ئاوەکەی کەین سوورە. چۆن بزانین ئەم ڕەنگانە ڕەنگی تەبیعین واتە بە بابەتی تەبیعی ڕەنگراون؟ بەڵێ ئەمە سرکەی خورمایە، ئەمەیان کە باسی ئەم ڕەنگە قاوەیە هیچ شتێکی تیان نییە. ئەزانین کە سرکەیەکی تەبیعیە و ڕەنگی تێنەکراوە. بەڵێ ئەمە سرکەی خورمایە، هیچی تێ ناکرێت. کەمێ ڕوونیەکەینەوە خۆمان لەبەرەوەی خۆی بەخەستی ئەو کەرەسانە ئەو تامە وەرناگرێت. بە ڕەنگ ئەزانینیانە بێت تامی کاک هاوڵاتی؟ وەڵای بە تامەکە زیاتر ئەسێن. بەڵێ بە تامەک بەتەکید ئەمیش هەموو کەرەسەکان بۆ شێوان. ئێستا ئەمەی کە لەم دوکانەیە هەیە هەمووی کەرەسەی خۆماڵین، هیچی خۆمانە. بەڵێ
با بڵین شتە هەندێک شتێ لە دەرەوە هاورداکرێ ئەوانە بەکارهێنن بۆ نمونە قەرنابیت بێ شتێکی تر بێ لە وڵاتێکی ترەوە زۆربەی ئێستا کە بەوسمی وایە قەرنابیت نامێنێ بە دڵنیاو لە دەرەوێت ئێمەش بەکارێنین بەس بە شێوازی خۆمان بینە ئەم لاوە تۆزێک با باسێکی هەندێک لە خۆشکردنی ئەندێک بابەتی ترەکەین کەرەسی ترن کە پەیوەندیدارن بە ترشاتەوە بۆ نمونە سیری عەجەمی پیاڵەنەمە بە سیری عەجەمە تایبەتە بە ترشاتی سوود ئەمە سیری عەجەمی زەردە ترشاتە تایبەتە بە ترشاتی زەرد ئەم زەیتونانەمان خۆش کردو ئەمە زەیتونی خۆشکراوە بە گێلاس ئەمەمان هەیە بە ڕووبانار ئەم جۆرە زەیتونەمان هەیە بە تەمەرهەند بەڵێ ئەمەش تەمەرهەندێک ئەمە هی خۆمانێمە ئێرانی ئاڵوباڵۆ بەس تامێکی خۆش ئەم زەیتونانە بە خۆشکرایی خەڵک بەجیایی باوەکو بابەتێکی تری ترشات ئەی باوەکو بابەتێک نییە تێکەڵکرێ لەگەڵ ئەم جۆرە ترشات نەخێرەوە ئەو بۆ ترشات نابێت زەیتونی ترشات جیاواز ئەمانە بە تایبەتی بەجیادانێ هەندێک زەیتونی تریش ئەبینم بۆ نمونە زەیتونی بەڵێ ئەمە زەیتونی ڕەش ئەمە زەیتونی ڕەشی ئیسپانیە کە زەیتونێکی زۆر نایە بۆ بێخوێە باشترین زەیتونە باشترین جۆری زەیتونە لە زەیتونە ڕەشەکان بەڵێ لە ڕەشەکانە ئەم جۆرەشمانە ئەمە هەر خۆمان خۆشیەکەن زەیتونە بە شیوت و نەعنا خۆشکراوە تامێکی جیازە بەڵێ بڵێن بە سەوزەوات حسابی بۆکە هەندێک جار بینومە گێزەرە خەنەنێ بەڵێ هەمانە ئەمەش گێزەرەکەی کە جەناب باسی کرد ئەو بە گێزەر خۆشمان کردووە ئەمەشمان هەیە ئەم زەیتونەوە زەیتون عەسەلی پێڵێن تامێکی مەیلە و کەمێ شیرینی هەیە بەڵێ تۆسی تیژیژی تیا ڕەنگەی جیاوازە لیمۆی تایە ئەمە زەیتونی قاشکراوە ئەمە زەیتونێکی زۆر خواستی هاوڵاتیان زۆر لەسەر ئەم زەیتونە هەیە بە لیمۆ خۆشکراوە ئەمە زەیتونی بەیانیانە بەڵێ زەیتونی زیاتر بەیانیانە لەگەڵ پەنیر و نانی چرچەکان بۆ بەیانیانە بەڵێ لەسەر هەندێک بابەتە بینم ینی لە نێو شوشەدا دانراونۆک و ئەمە چی پیاڵە ئەوە هەرمەی خۆشکراوە ئەمە پیاز و سیرە ئەمەش زەیتونی ترە ینی ئەمانە تێکەڵەکرێن بەم ترشاتانی کەیسەکە ترشاتی خۆمان تێکەڵی ترشاتی ناکەن بەس سیرەکە تێکەڵ ترشاتی ئەوانە بەجیا هەمانە بۆ دامانناوە پرسیارێکی تر ترشات بەسەر چێ هەم بەسەر ناچێت کە من لای تۆ کیلۆ یەک ترشات ئەکڕمەوە ئەمەیتێ ئەی بەمەوە ماڵەوە بەسەر ئەچێ یانمە ترشات بەسەر ناچێ ترشات بڵێن یەک عادەتیە خۆی ترشات نابێت کەوچی چۆری وەرکێ بەڕاستی گانی کە خواردنە خۆین ئەو قاپەی کە هێنامان دامان ناکە کەوچکە چۆرەکەمان تێکردیترەوە بێ بخۆی و ترشاتە بەڵێ ینی خەڵکەیە کڕیار هەیە مشتریمان هەیە بۆ لامان ئەڵێ کیلوێ ترشاتن بەرێ بەڵام بە 2 کیلۆ بمەرێ لەبەرەوەی نیکیلان بەکارێنێ نیکیلان دانێت ئەویتریان تەواوەکە ئەوەش باشترەوە بە تەکیدەوەش باشترە ماوەی یعنی بە هیچ جۆرە بەسەر ناچێت یان شێوازی هەڵگرتنی ترشات چۆنە ئەبێ لەکوێ هەڵبژیرە کە منی بەمەوە لە نێو بەفرگری و سەلاجەکان دای بنین لە شوێنێکی ساردای بنین شوێنەکە گەرم بێت چ کاریگەریەکی لێ هەیە بەڵێ شێوازی هەڵکردنی ترشات ئێمە کەرەستەکانمان سوێر کردووە پێشتر پێش هەموو شتێ ئامادەکەین کەرەستەکانمان هەمووی سوێرەکەین کە سوێرمان کرد دوای ئەوە سوێرەکەی دەرەکەین اینجا پێشکەشی کڕیارەکانیکەن هاوڵاتی خۆشەویستیش لە ماڵەوە ئەتوانێت لە شوێنی ساردا شوێنی سارد باشترین شوێنە بۆ هەڵگرتنی ترشات ساردەیت پلەیەکی زانستی هەیە پێمان بڵێ وڵای ئەتیادی هەر لە سەلاجە داین لەسەر تەرەکانی ینی لە شوێنی بەستووە نەبێ بەستوو باش نییە لە شوێنێکی ئەتیادیا بێت لەو سەر سیر دەبینم سیری سپی خیاری شۆر شێلم ئەم خیاری ئەم لا لە سیرەکەەوە دەست پێ سیرەکە چۆن خۆش کراوە ئەو سیرە بێبوون ئەو سیرە سپیا چی بۆ بۆنە یعنی بۆنی نییە ئەگەر من بیخۆمێت بۆنێک دروست ناکات دوای نەخێر بۆنی نییە من بە خۆمێکێکمەوانی زۆر گرفتمانێ زۆر کەسیش ئەم کێشەی هەیە بەڕاستی پێم خۆش بۆ سیریەکە لە پێکاتە سەرەکانی ترشات بە سیری عەجەمیش هێشتا هەندێک خەڵکەیە لە مێشکیاوایەکە بۆنی ینی هەر هەیە چی چۆن بۆنی نایە ئەم سیرە ماوەیەکی زۆر سوێرەکرێت لە خوێ هەڵەگیرە پاشان سیرە سپێکی ئەوسەر پاشان لە خوێکەی دەرێنرێ خوێەکەی کەمەکەیتەوە ئەی شویتەوە بە ئاو پاشان ترشیەکەی جا لەگەڵ بۆ منە تەرخون بەکارێنی شید بەکارێنی یاخود ئێمە زەعتەرێکی فەڕەنسی بەکارێنی لەگەڵ لیمۆە شێوازێکی زۆر جوانە و تامێکی زۆر نابێ ئەو بۆنەی نایڵێت قوتی بەی باشتر نیە ئەڵەن قوتی بەی قوتی بیت و ئەر ئاواش پێ خۆی ئەو بۆنەی نییە مەگەر زۆر بخۆی یا لە شوێنێکی زۆر داخرا سیرەکەی پێش قاوەیەکە ئەویان چۆن ئەویان بۆنی هەیە یان ئەر ئاوا ئاخورێ خەڵکم نیوانی دایناوە لەگەڵ خواردندا هەراوە بە کاڵی خواردوێتی ئەو سیرە قاوەیەوە سیری حەو ساڵی پێڵن خۆی ناوکەوەی کە هەڵەگیرێ لە سرکە و ڕبانارە ماوەیەکی زۆر پێڵن سیری حەو ساڵە ساڵ هەڵەگیرێ یان هەر ناوەکی وایە ناخۆی هەر ئەو سیرە حەو ساڵ هەڵەگیرێ لە ژێر گڵە لە ئێران خۆشەگرێ و لە سرکە هەڵەگیرێت دوای ڕباناری شتێکەڵاوەگرێ توێکڵەکە لێکرێتەوە احتیادی ئەخورێ بەڵام کێمێ بۆنی هەیە بەس لە ڕووی سەحیشەوە سادێکی زۆر زۆری تۆ خۆت ئەندازاری کشت و کاڵی ئەم خۆشکردنی سیرانە لە بەهاکەی کەم ناکاتەوە
لەوانەیە لە بەهاکێکم کاتەوە بەڵام بەهای خۆ هێرەمێنێت لە باشترە لەوەی بڵێ هەر نایخۆ هەر باشتر چونکە لە سەیاسا هەموو شتێگەر وایە کە دەستکاری و کرد بەهاکەی کەمە بێتەوە بەس بەهای خۆی زۆر ئەمێنێتەوە هەردوو خیارەکەی کە ئێستا بینەرانمان دەیبینن لەسەر شاشەش خیارێکیان کەمێک جوانتر و ینی سافترە ئەوەی تیران کەمێک چرچ و بچووکترە من وان پێناسەیەکەم بەس ڕەنگە هەندێکی تروان نەبێ هەر ئەویانی بەلاوە جوانتر بێ جیاوازیم دوو خیارە بەڵێ ئەو خیارە خیاری زبری پێڵێن هەوە بەڵ ئەو خیارە زبرە ترشە خۆی بە حازری بە ترشی هاتووە ئەم خیارەشمان هەیە سادێ خۆی ئەمە خیارە هەبوو جاران بەڵام ئەم خیارە زبرە هاتووە ئێستا هەوڵاتیان زۆر خواستی لەسەرش شێلم بەترشێکێکە لە خواردنانی کە زۆر خواستی لەسەر و تەنانەت ئاوەکەشی هەیە ئێخاتە نیە و شوشە و ئەشی فرۆشێ بەستەنا حەزی لە ئاوەکەیەتی ئەم ساڵ چەند هەستەکەی خواست لەسەر شێلمە بەتابەتی ئەم شێلمە ترشی پێڵەمانە چی و چیە کەرەسەکانی شێلم بە ترش پێگاتووە لە شێلم سەرەتا شێلمەکە سوێرەکەی پاشان کە سوێرە کرد لەگەڵ چۆنۆرەکە تێکەڵاوێکی ئیجنی دایێنەی تا ترشی وەرەگرێ هەندێ شوێنێ ئەتوانی بە ترشە سماک بکە ئەتوانی بە سرکە بگەی لە تامەکەی ترشە بێ اینجا لەم فەسڵە شان فەسڵە هەیە خواست لە زەری زۆرە ئەم خیارێ ئەبوو بەرە ترۆزیە ترۆزیە ئەمە ترۆزی مەحشی لەنێو مەحشی ئەبێ چیتیابی ینی من بۆ خۆم زۆر حەزم لە ترۆزی مەحشیانێ بەڵام تۆزە کێشم لەگەڵ سیرا هەیە وەکو بۆم باس کردی زۆر جار سیریشی تیا ئەجنرێ لەگەڵ چی و چیتیە بەڵێ مەحشی عنی سیس ئەبێ سیرەکە سیری لەگەڵ سیرەکە ئاهاری پێکهاتەکانی بریتین لە سیر بەهارا داودەرمان تایبەت بە خۆی مەشی لەگەڵ کەرەوزە بەس ئەو کەرەوزە کەمێ لە بۆنی سیرەکە کەمەکاتەوە یەک پرسیاری تر چ شتێک ئەم ترشات فرۆشە لە ترشات فرۆشێکی تر جیاکاتەوە یعنی پرسیارەکەم ڕوونا بۆ منە دوکانی ترشات زۆرە ڕەنگە لەو بەرلەم بەرە و بەر ترشات فرۆش هەبێ بەڵام کەسێک کە ترشاتەکەڕەوە لای فلانە ناویش کەس ناهێنین دەوان لای فلانە ترشاتێکە کڕە مەزانم دەستەواری ئەوان دەستەوارەکەی جێ ئەکاتەوە یان کوالیتی بەرهەمەکانە یان چیە ینی چ شتێک بڕیا لە سەرەوات سەرەتا پێشە شتێ مێژووی ترشات فرۆشەکە پاشان ئەو بەرهەمانە و کوالیتی ئەو بەرهەمانەی کە بەکارێنی تازای ئەو بەرهەمانە ئێمە هەموو ڕۆژە بەرهەمەکانمان تازە بە تازای و ڕۆژانە ئامادەیەکەین نەفەر هەیە ئەڵێ هەر ئەیبم بۆ ترشاتەکە ئەگەر لێرە نەیبم کە گرێ لایلۆنەکەم کردەوە ماڵەوەڵێ ئەو ترشاتە لێ نەوهێناوە کە ئەزانانی بەرهەمەکە تازای و تامەکەشی جیازە و کوالیتی بەرهەمەکانیشمان بەرزە ئەگەر کەسێک بێتە لاتان ئەمە چیە لەڵابە کاکتوانەبان بیرم نەچ تەمەرەندی تەبیعیە ئەمە تەمەرەندی جاران بڵێن بەیادی جاران ئەمە تەمەرەندی جارانە ئەمە هاوڕێیانم لە کۆنتترۆل هیوایەتیانە هیوادارم دەمیان ئاوی کردبێ بە بینینی ئەم تەمەرهەندە تەمەرهەندی جاران ئەنجامە ئەمان خستە قاغەزەوە بینی دڵێک پەپوو لەمان پێ دروستەکە دڵێکمان پێ دروستەکە وی دەممان ئاوی کرد هیوادارم مێش لە ستۆدیۆ دەمتاناکە بێبینێرانمان ناخۆش خۆ نەشمان خواردو جارە بڵێن بێبینێرانمان ناخۆش کاکتوانە وەڵامی پرسیارم چۆن ینی جیا ئەکرێتەوە لە کەسێک بۆ کەسێکی تر ئەوە باست کرد باسی ئەومان کرد ئەگەر کەسێک بێتە لاتان خانوێک بێتە لاتان بڵێ من خۆم حەزەکەم کەرەسەکان بۆنمە خیارە خۆمەی جنم قەرنابیتە خۆمەی جنم چوزانم ئەوەی کە هەیە لە پێکاتەکاندا خەڵتەیە شتێکی تایبەت بە خۆتان هەیە بڵێ بڕۆ ئەمەی تێ بکەوتەوە ئەوێ بە بەڵێ وەکو کەرەستە ئێمە لێرە بەسم ئاسانکاری بێ بەڵێ تێگەم لێرە ئێمە کەرەسەمان بەجیایە خیارمانەیە ترۆزیمانەیە سیری عەجەم بیبەرمانەیە زەیتونمانەیە ئەوەشەی فرۆشن بەڵێ بەجیا ئەیفرۆشین هەیە ئەڵێ من حەزەکەم خۆم دروستیگەم سرکەی ترێم کردووە لە ماڵۆ ترێمان زۆر بۆ کردومە بە سرکە تۆ کەرەسەکانە بەرە من یەکەم بەتشات لێرە کەرەسەکان بە حازریە بە لێ ئەجنێت و خۆی دروستێکا لە ماڵ سرکەکەش دەستکردی خۆتانەوانیە لەگەڵ سرکەی تری ئەم سرکانە لەگەڵ سرکانەی کە لە لای هاوکارم کاک دلێری شەوە لە بەردەمی سرکانشمانەیە ئەوە سرکەی سێوی خۆماڵی هەر هەمووی دەستکردی خۆمانەکە ئەسا خەڵک زۆر بەکارێنە سرکەی سێو بە تایبەتی ئەڵێن کە لە ڕووی تەندروستیەوە سوودی زۆرە بە تایبەتی بۆ کەمکردنەوەی جەوری زیانبەخشی لەش دەستە خۆش بێ زۆر سپاس بۆ تۆ کاک توانە محەممەد ئەندازیاری کشتتوکاڵی واروها ترشات فرۆشی زۆر سپاس بۆ تۆ بە هیوای بینەرانمان بۆ ئەم نیوەڕۆیە ترشات لە هەموو خوانەکانە بێ زۆر جوانیش سفرە و خوانەکان تۆ بتانی هەرێکە و قاپێک لەمانە بەجێ دابنی دڵنیام لە ڕووی ڕازاندنەوەەوە هەستی تێربوونت پێ بەخشێ